بەنامی خۆی سڵام عەلەیکم ئازاوە شەویستا سڵام و خوایتەوانە بوو چی ئەڵقە ئیجارینە حەزم کردبەوە خزمەتە پێی گلەیەمە و هەڵبەڵ گلەیەکێکم ئانن ئی هۆرامی زوان و ئێمە لابالینە لابالین واچەوە هۆرامیە نەدیسان با عەرسا کرد و هەرچەندە ڕەنگە ئەسڵەکەش هۆرامی نەبوو بەڵام تازە وستێنە ماچیر و ڕکیف و هۆرامیەکە وێمە لابالین یعنی خەمسەرد ئینەکە بە سۆرانی پەنەهێشت و خەمسارد بەزێمە ماتمی لابالین هۆرامی زوان لابالینە وەراوەرو زوانەکەش ئەگەر تەماشەما کردە بوونە و تەماشە کەرمێ چی ماوە وێردنە جەناب وەزیر ڕۆشنبیری پیشنیارش کردێنە داوای ڕۆژکردنە کە زوانی هۆرامی بلونە پرۆگرامەکە وانای جەمەکتەبەکانە جە خوێندنگەکانە وەڵێ ئێمەی هۆرامی ئەنجومەن و پارێزگا و سلێمانی ئامێنی مور و ئیمزا شاکوکردنەوە کە ئیچیەوە کردیەوە بەڕاست و ئیچەوە بلۆ بەرنامە و تەقدیم و حکوومەتی کردوێنەوە حکوومەتی نەیەکەرەوە بە وزۆنە بەرنامە وێش و بەڵێ زوانی هۆرامی بلونە دلی پرۆگرامەکە وانای زاوڵەی هۆرامی بە زوان و ئەوانۆ یا زوانی هۆرامی چەنی منێ هۆرامی کرمانجی وانو چەنی کرمانجیە سۆرانی وانۆ چەنی سۆرانیە کرمانجی وانۆ با هۆرامیش ئاڵێ واناش بەڵام تەماشەکەری لابالینەتی ئێمە کردنش قەرارێ خەڵکێ غێرە هۆرامی فرەتەری ناخەم و زوانەکەمانە تاوێمە ڕاستە دەستوەشی کەرمە جەناب وەزیری وەژ هۆرامی و پێشنیارەکەش کردن بەڵام مەقسەڵم ئەنجومەن و پارێزگا و سلێمانی موری ئیمزا شاکۆ کردەوە پێ هەرمانی بەڵام تەماشەکەری یان من ئاگام نیاچەنە یان هۆرامیەکە فرەخەم سەردنمێ بە تایبەتی ئا پەرلەمانتارە هۆرامی کە هەنەماینە پەرلەمانەنە کاکە هەرمانە تا چێشەنە وەڵی گرچی نەمشو خەم و زمانەکە وێتانە بیدێ چکاتی چی وەختێ مێوەرۆ پێی بانگشەکەی تا ڕۆ کردێ هۆرامانەکەیتە ئەی هۆرامانەکە تا ئەرو زوانەکە تا پێویستش بە ئیمزێوەشمن و پێویستش بە کەمپینەشمن لێ پەرلەمانی نەمدی ئیمزاکەوە کردی وزشەنە بەرنامە پەرلەمانی یان ئی سنتەر و دەستگاکە خزمەت و هۆرامانی و زوان و هۆرامی و کلتور و هۆرامی و هونەر و هۆرامی کەرا ئەی ئێمە چێشکەرمێ با گری ماوە پێ وەرە کەمپینە ساز دێمێ کەمپینەکەشمە ئانەن گرم ئایا ئیمزاکەوە کردە ئایا فەیسبووکی وروژنمێ ئایا تۆڕە کۆمەڵایەتەکە وروژنمێ دەنگدانەوەی گۆرەش پەنە دەیمێ کۆڕ و سیمینار کەرمێ بەرنامەی تەلەڤیزیۆنیش سەر کەرمێ وەروئانەی ئی لابالینیە فرە خەتەرا سەرما یعنی پس عەرزم کردی دێ یەکە کە عەرزم کردی واتمی خەتەرە فرەی ناسەر زوانەکە مای خەتەرەچە کەسی ڕوبەڕوو نەکردنمێ وێمانمێ بەڕاستی وێمانمێ هۆرامی زوانە لابالینە خەمسەردا وەراوەرو زوانەکەش بۆ کاتی داواتاوە نەکردو هەرجە پەرلەمانتارەکاوە هەتا ئانی کە قەڵەمێشایی نادەسۆ تا ئینێ پۆستێوەنە تا ئینێ پلێوەنە تا چێوە شاپانەکرد تا خەڵکو واری تا هەر زاوڵێەوەما کە تاوە لایکە کەرە و کۆمنتە بنووسە فیسبووکەنە پۆستەوە کەرەوە ئیچەوەیە گۆرە کەرمێ تا بۆ بە قەرارێ کەرمش بە بابەتەوەی علامی کەرمش بە ئەمرێ واقعی بە زوانە سیاسیەکە کە بە هۆرامی مەزان و چێژواش و کەینە پەنەهێشت و دیفاکتۆ پاسەشمانەکەرمە بۆ بە ئەمرە واقعی وزیۆنە پەرلەمان و پەرلەمانیش کەرۆش بەرنامەش تەقدیم حکوومەتی کردوێنە و ئیچەوە بۆ بەڕاست پێی ئێساڵیش فریای نەگرن و با پێ ساڵێتەری فریای گنۆ وەرو ئانەی زوانەکەمە ئینەی بۆ بەیۆ چا هۆکارە کە مازۆش و جەمەردەی و جەفۆتیای پارێزنۆش هەمێڵەوارەنا کە ئانی کە ئینای دێگۆشمەوە ئانیش کە نیان دێگۆشمەوە ئی دەنگیمە یاون کە نیانی گۆشمەوە ئی دەنگشایە و پەنە جەڕاوشمەوە ئیچیەوە کردیەوە بەڕاست و کەمپینەش سەر کەرمێ هیوان بۆشیتانە سەبسکرایب و کەناڵەکە تا ویر نەشۆ شاندیش دێ و دەساوەش بوو